نەفت وا گران بووە، بەنزین وا گران بووە، غاز وا گران بووە، هاوکاریمان بکەن بەڕاستی هەنجینێ دەتوانین نەک لە ماوەیەشی لە 30 ساڵ جارێک ڕێفراندۆم بکەین دەتوانین بەخوای لە ساڵی هەموو جارێک ڕێفراندۆم بکەین هەتا وەکو سەربەخۆی وەدەزەینین. بەڵام بە هەندێک دەبی کە ئەو کەسانی کاربەدەستن بێنە ناو کۆمەلگا بزان ئەو کۆمەلگایە ئەو مجتەمەعات چی دەوێ، بزان کە ئێستا عیادەکان زۆر گران بوونە، بازاڕ زۆر گران بووە، نەفت و غاز و زۆر گران بووە. زۆر جار ئێمە گلەی ئەوە دەکەین دەڵێن ئاومان هەیە هەندێک جار کارەبا زۆرە، پارە زۆرە، ئاو زۆرە، بەڵام لە شێوازی دابشکەوە نەوتیش لە هەمان شێوە بەنزینیش، بەڵام شێوازی دابشکردنەکەی لەوانەیە وەکو پێویست نەبێ. تەمەنای ئەوە دەکەین کە ئەو پارێزگاری هەولێر بە تایبەتی و شارەکانی تریش کە هەوڵی جدی بدەن بۆ دابینکردنی نەوت و بۆ دابشکردنیشی بە شێوازێکی دادپەروەرانە. نەوت ئێستا نرخەکەی 175 نارە لێرانە کرێ سارش 10,000 بەرمیلی 185 ڕاوەڕستی. هۆکاری نەفت گرانبوونەکەش ئەوەیە کە لە دەرەوە نایە. هۆکاری تریشی هەیە نەفت، هۆکاری تر حکوومەتی هەرێم تەوجە ناکە نەفت. ئەگەر وێ تەوجەعی کە نەوت نرخەکەی دادەبەزێ. نەوت بەعام نەوت ئێستا تەلەبی ئێستا لە سەنیە وایە، تەلەبی لە سەبی زیاتریش دویان دەبێت ئەگەر بێت و هەر ئەوها ببێتەوە. لە وەزعی بمێتەوە ئێستا نەوت نرخی لەگەر پار سەتاچلی بەس زیادی کردووە سعری نەوت. ئێستاشان تەلەبی نەکەتە سەری نەفت بە 175 لە ساعی بێ لە کری ساری. ئەگە تەلەبی بێتە سەری ئەگەوها بستە دوێ نەفت لەوانەیە بتە 200,000. لە سەرەتاوە حکوومەتی هەرێم ڕایگەیاندکەوە ئەو سال لە پلانی حکوومەتدا هەیە هەر خێزانە و بەرمیلێک نەوتی سپی بەسەر دابش بکرێستا دەست پێکراوە بە دابشکردنی لە ناوچە شاخاویەکان. ئومێدەوارین کەوا ئەو ساڵ زیاد لە ساڵانی تر بتواندرێ لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان نەوتی سپی دابش بکرێتن. هەوڵەکانی وەزارەتی سامانە سروشتەکانیش بۆ دابینکردنی ئەو بڕێی پێویستە بەردەوامە. ئەکید زیاتر لە 100 ملیۆن لتر پێویستە گەر بێت و هەر خێزانێک 1 بەرمیل وەرگریتن لە ناو خۆ دابین بکریا خول لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقەوە ئەو هەوڵانە بەردەوامە.